بۆ ئەوەی پەیوەندی نێوان بە شاربوون و بە فیرۆچوونی و زەل لە ڕێگای ئامێری هەواسازی سبلەی تڕۆم بکەینەوە، تەلارێکی نمونەی نیشتەجێبوونتان نیشان دەدەم. ئەم تەلارە لەسەر ڕووبەری 392 مەتر دووجا دروست کراوە و لە دەنهۆم پێک هاتووە. هەر نهۆمێکی ئەم تەلارە 4 یەکەی نیشتەجێبوونی تێدایە. بە جۆرێک 2 یەکەی نیشتەجێبوون لەسەر ڕووبەری 72 مەتر دووجا و 2 یەکەی نیشتەجێبوونی دیکە لەسەر ڕووبەری 100 مەتر دووجا، لەگەڵ هەبوونی ڕێڕەوێک بە ڕووبەری 48 مەتر دووجا. لە یەکەیەکی نیشتەجێبوونی 72 مەتر دووجادا پێویستمان بە 3 سپلێت دەبێت و هەر سپلێتێک 2 تۆن دەبێت. بۆ هەر سپلێتێک لەوانە پێویستمان بە 10 بۆ 12 ئەمپێر کارەبایە و بەمەش هەر 3 سپلێتەکە پێویستمان بە 30 بۆ 36 ئەمپێر کارەبا دەبێت. لە یەکەیەکی نیشتەجێبوونی 100 مەتر دووجادا 4 سپلێتمان پێویست دەبێت. 3 دانەی 2 تۆنی دەبێت و 1 دانەی 3 تۆنی دەبێت. بۆ هەر سپلێتێک لەوانە پێویستمان بە 10 بۆ 12 ئەمپێر کارەبا هەیە و بەمەش بۆ هەر 4 سپلێتەکە پێویستمان بە 50 بۆ 60 ئەمپێر کارەبا دەبێت. بۆ ڕێرەوەکەش تەنیا 1 سبلێتی 4 تۆنی بەکاردەهێنین و پێویستمان بە 20 بۆ 24 ئەمپێر کارەبا دەبێت. بەم شێوەیە لە نهۆمێک کە 4 یەکەی نیشتەجێبوون و ڕێڕەوێکی تێدایە پێویستمان بە 200 بۆ 240 ئەمپێر کارەبا دەبێت. بۆ هەر دەنهۆمەکەش پێویستمان بە 2000 بۆ 2400 ئەمپێر کارەبا دەبێت. ئەم هەموو وزەیە بە فیرۆ دەدەین تەنیا لە بەکارهێنانی سبلێتدا. ئەگەر تەنیا کەرەستەی تەلارەکە دۆستی ژینگە بێت، ئەوە بڕی ئەو وزەی بەکار هاتووە لە هەر نهۆمێک کەم دەبێتەوە بۆ 68 بۆ 80 ئەمپێر کارەبا. ئەو یەکە نیشتەجێبوونەی تۆ تێیدا دەژیت و دەتەوێت لەگەڵ بەکارهێنانی سبلێتدا هەوایەکی فێنکت دەست بکەوێت، ڕاستەوخۆ لەگەڵ داگیرساندنی سبلێت لە ماڵەکەتدا 1 بۆ 2 پلەی سیلیزی پلەی گەرمی دەرەوەی ماڵەکەت بەرز دەبێتەوە. بەمەش ئێمە لە ماڵەکانی خۆمان بەشدار دەبین لە بەرزکردنەوەی تێکڕای پلەی گەرمای گۆی زەوی. بەپێی راپۆرتێکی ئاژانسی وزەی نێودەوڵەتی بۆ ساڵی 2020 نزیکەی 1.9 بلیۆن سبلیت لە جیهاندا هەن. پێشبینی دەکرێت ئەم ڕێژەیە بەرز بێتەوە بۆ 5.5 بلیۆن سبلیت تاوەکو ساڵی 2050.